بابەتی ئاشی بەردین بابەتێکی بڵێن کۆن یا کللتورێکی کۆنە کە لە پێم وایە لە زۆربەی ناوچەکانی کوردستانە هەبوو کە یەکێ لەوانە گوندی سەرگەتە کاتی خۆی کە دوو ئاشیتیا بووە هەردوو ئاشەکە ئاشی بڵێن بەردین بۆ ئاشی کە ئەڵێن ئاشی بەردین واتە هاڕینی گەنمەکان بە بەردە بە وەسیلەیەکی تر نییە یا ئەڵێن کە ئاشی ئاو ینی وزەکەی لە ئاوە دروسە بێ بڵێن وزەکە دروستەکە بۆ جوڵان و هاڕینی گەنمەکە. وەکو عەرزم کردن لە کۆنەوە بڵێن لە سەرگەت دوو ئاشە بووە لەبەرەوەی کە ئاوێکی باشی تیا هەبووە اینجا ئاشیش لەبەرەوەی کە گەنمی هاڕیەوە گەنمیش سەرچاوی خۆراکە بڵێن بەشێکی زۆری یا گرنگێکی زۆری لە بواری ژیانی خەڵکیە هەبوو بایەخیان پێدراوە حتا وای لێ هاتووە زۆربەی زۆربەی زەربل مەسەلەکان و یا قسە نەسەقەکان بڵێن براوەتەوە پاڵ ئاش بۆ نمونە ئەڵێ چەقچەقە ئیشی خۆیەکات سەری خۆی یەشێن و ئاش ئیشی خۆیەکە یا ئەڵێ ئاشی ئاو کەوتووە یا ئەڵێ بڵێن کێشەی دەوەن بە ئاشە یا مەسەلی زۆرتر لەبەرەوەی کە هینێکی سوچێکی زۆری یا بڵێن بایەخێکی زۆری لە ژیانی مرۆڤەکانە هەبووە یا لە بواری ژیانە هەبووە ناسرا بوو بە ئاشی حاجی ئەڵڵا کەرەم دوایی کاک حاجی تایری سەرگەتی ئەم ئاشەی کڕی بیری لەوە کردەوە کە بیرۆکەی ئاشەکە جارێکی تر زین و بکاتەوە زین و کردنەوەکەشی بۆ ئەوە بوو یەکەم وەکو کەلتورێک کە زیینووی کاتەوە دووهەم وەکو ناساندنی بە گەنجەکانی ئەمڕۆ کە زوربەیان نەیان بینیوە هەتاکو بڵێن بیخاتە بەرچاویان و پێیان بناسێنێ کە چۆن پێشتر گەنمیان هاڕیوە لەبەرەوەی کە ئاشی ئاو شتێکی کەلتوری کۆنە زۆر جار کەناڵەکان کەیەن بەرنامەی لەسەرەکەن لای خەڵک بڵێن ئاشنا بووە لەبەرەوە خەڵک زۆر بڵێن بۆ سەردانی ئەکەن و بووەتە جێی سەرنجی گەشتیاران و جێی مەبەستیشیانە خەڵک سەردانی زۆرەکە. وەڵا پێم وایە من بڵێن لەبەرەوەی کە دنیا بەڕاستی بەرەو پێشکەوتن و بەرەو گۆڕانکاری ئەڕوا ئەو شتە کۆنانە خەریکە بەرەو نەمان ئەڕوا کوردیش وەکو هەموو نەدەوەیەکی تر خاوەنی کۆمەڵێک کەلتور و عاداتی خۆیەتی باشتر وایە ئەمانە هەروەکو چۆن کاک حاجی تایر ئەمەی زین و کردوێتەوە بایەخ بدرێ بەو هەموو شتە کەلتوریانە بۆ ئەوەی کە زیندوو بکرێنەوە وەکو شتێکی کەلتوری بیان پارێزن بۆ ئەوەی لە ناو نەچن بیان ناسیێنی بەمجی لە تازەیە. ئاشەکە تەمان بڵێن ئاشەکە پێشتر هەر لە سەرتاوە ئەمەی کە ئاوەکەی تێئەڕژێ ئاوەکە ناوەکە ئەوە جاران بە بەرمیل دروستیان نەکرد بەرمیلیانە خستە سەر یەک یا بەڵێندار بە یا هەر وەسیلەیەک شێوە لولەکێک شێوە ئستیوانەیەک ئاوەکەی پێ هاتە خوارەوە لە خوارەوە پەڕەکەکانی هەموو لە جیاتی وەکو هی پانکە پەڕی پانکە تەنەکە بە دار دروستەکرێ کە ئەسوڕێتەوە ئاوەکە پیا ئەکێشێ بڵێن وزەیەک دروستەکە دوای ئەوە ئەمەی گەنمەکەی تایە دۆڵیان ئەم دۆڵیانەکە کە گەنمەکەی تێئەکرێت چەقچەقە و ئەمانە هەمووی لە تەختە دروستکراوە هینەکە هارەکانیشی لە بەردی گەورە دروستکراوە.